سلااوتان لێ بێت بینەرانی پایتەخت میدیام کاتتان باش نمایشکردنی تابلۆی هونەری یەکێکی ترە لەو چالاکیانەی کە لە نێو سێمین فیستیڤالی بەهارەی نەخۆشخانەی نانەکەلی بەڕێوە دەچێت. لێرە کۆمەڵێک هونەرمەند شێوەکار بەشدارن بە نمایشکردنی تابلۆ. یەکێک لەوانە دەریاخانە ئەگەر بفەرموویتە ئێرە سلااوت لێ بێ ئەم کاتت باش. ئەگەر باسی ئەوم بۆ بکەی بە چەند تابلو بەشداریت کردووە ئامانجت چییە ئەمڕۆکە لە فیستیڤالی تایبەت بە نەخۆشخانەی نانەکەلی بەشداریت کردووە؟ بەسەر و 15 تابلۆ بەشداریم کردیە. ئامانجەکەشمان لەوەیە کە تابلۆکانم بفرۆشم و داهاتەکەی بگەڕێمەوە و خەستەخانەی نانەکەلی بۆ دابینکردنی پێداویستەکانی نەخۆشەکان. باشە پێشوازی ئەو کەسانەی کە لە فیستیڤالەکە بەشدارن چۆنە لە کارەکەتان کاتێک کە دەبینن کۆمەڵێک تابلۆی ماندووبوونی خۆتان شەونخۆنیتان کردو تاکو دروستی بکەن و دواتر بەرهەمەکەی دەبەخشن. بە من پێویستە هەموو گەنجێک ئەوەی کە توانای هەیە بە شتێکی کەمیشبی ببەخشی، یعنی توانای بەخشینی هەبی بابی بەخشی، کە منیش توانای ئەوم هەبی تابلۆ دروست بکەم و بیفرۆشم، کە توانای ئەوم هەبی تابلۆ دروست بکەم و بیفرۆشم. حەز دەکەم بەشدار بم لەو خێرەی کە یارمەتی ئەو کەسانە بدەم کە پێویستیان پێەیە. بە من یعنی ئەو ماندووبوونیان پێ نابەخشێتن. نەخۆشانی نێو نەخۆشخانەی نانەکەلی ئەوەنی نەخۆشی درێژخایەنن تا چەند گرینگە ساڵانە بەجارێک یاخود زیاتر ئەگەر بە بەردەوام خەڵکی توانایان هەبێت هاوکاری نەخۆشخانەکە بکەن بۆ ئەوی بتوانرێت پێداویستی پزیشکیان بۆ دابێن بکرێت. بەخوای بەڕای من ئەگەر ڕۆژانەش بی پێویستە، بەڵام ئەکید ڕۆژانە ناکرێتن، بەس ئێسامەوەکو نەخۆشخانەی نانەکەلی ساڵێ جارێک فیستیڤالێکی گەورە دەکەینەوە، خێرخوازیشمان زۆرە، ساڵانە مانگانە ڕویان ڕۆژانە داهات دێن نەخۆشخانەی نانەکەلی. بەش بە پێی خۆمان هەوڵماندایە کە پێداویستی نەخۆشەکان دابین بکەین. باشە دکتۆرە پێم خۆشە چەند تابلۆیەکی کەم ئەگەر بکرێت وەسفی چەند تابلۆیەکمان بۆ بکەیت. بۆ نمونە ئەمەی دەیبینم ئەسپێکە کە لە ڕاکردندا ئەمە دەلالە لە چی دەکات و ناوەڕووکی باس لە چی دەکات؟ ئەوە ئەسپێکەوە کوبلەی ڕادەکا و بای پێدەکەوی و وەکو خەیاڵەکە تابلۆکە، وەکو تابلۆیەکی خەیاڵیە، ینی نەک واقعی و پێکاتێ لە سێبەر و باو. ئەمە بەچ تەکنیکێک دروست کراوە؟ یعنی چۆن؟ یعنی ئەو کارستانەی کە پێت دروست کردوون تەنها لە بەکارهێنانی ڕەنگە یاخود تەکنیکێکی جیاوازێک؟ نە تەنها بەکارهێنانی ڕەنگە ئەو یەک ڕەنجیش سپی. باش ئەم تابلۆیان سەرنجی ڕاکێشاوم ئەگەر بتوانانی بە کورتی بووم باز بکەیت ئەمەیان چییە؟ باس لە چی دەکات؟ ئەوەی دەیبینم وێنەی ئافرەتێکەی تر نازانم بە دەستەکانی چی گرتووە. ئەو تابلۆیش هەر هەمان شت تابلۆیەکی خەیاڵیە، کوبلەی پێکاتووە لە وێنەی پیاوێک و ئافرەتێک کە پیاوەکە گوڵێک پێشکەشی ئافرەتەکە دەکا، کوبلەی خەیاڵیە واقعی نییە ئەم جۆرە وێنانە. بەڵێ ئەوە دەستی پیاوەکەی و ئافرەتەکەی لە باوش کردی و گوڵەکی پێدەبەخشێت. باش سپاس دەکەم دکتۆرە، دەست خۆش بێ ماندوومان کردی. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا وەکو باسم کرد ئەمڕۆ سێمین فیستیڤالی بەهارەی نەخۆشخانەی نانەکەلی لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. تیایدا کۆمەڵێک هاوڵاتی بە نمایشکردنی بەرهەمی جوورا و جۆر لە کاری دەستی، لە خواردن، لە تابلۆ بەرهەمە هونەریەکان، تەنانەت دروستکردن و ئامادەکردنی خواردن لێرە ئامادە دەکرێت بۆ ئەوەی پێشکەش بە سەردانیکەران و ئامادەبوانی فیستیڤالەکە بکرێت. ئەمانەی بینیتان ئەو چالاکیانە بوون کە ئەمڕۆ لە سێمین فیستیڤالی نەخۆشخانەی نانەکەلی لە شاری هەولێر بەڕێوە چوو.